لە تاوانە وەحشی گەریەکانی گروپی تێرۆریستی داعش پەلاماردانی ناوچەی شنگال و کوشتن و ڕفاندن و زیندە بەچاڵکردنی کوردانی ئێزیدی و شەبەک و مەسیحی و پێکاتەکانی تری ناوچەکە بوو. بە هەزاران ڕفێنراویش لەلایەن تێرۆریستانەوە چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە، بە هەزاران هاوڵاتیش لە تەمەنە جیاوازەکان ئاوارەی شارەکانی کوردستان بوون لە کەمپەکاندا ژیان بەسەر دەبن. تا ئێستاش ئاسەواری وێرانکاری و کۆمەڵکوژیەکانی شنگال وەک تراژیدیاک لە دڵی خەڵکەکەیدا ماوەتەوە و بە درێژایی مێژوو دەمێنێتەوە. بووە سێهشت خەڵکم ناچار بوو باز دەژێ درێژ بەرم کتێک نەما دیفاع خەڵکی منتەقی بکە نەچ قووەتێک نەچ تشتێک خەڵک مەجبور و باز دەژێ درێ بازان گەلک هاتنە کوردستان گەلک هاتنەوێ درێ گەلک چوونە کوردستان سووریایە و هەنێک چوونە ترکیای هەتان هۆشترکیە نەگەریانە وەڕە چوونە خارج و ئەف حالەتە یعنی هەموو تەرد و بەلاوی بوون. كارثي شنقال هيريشي سر شنقال كن سعد دو نيفي شيفي هاتنا سيباشي خضر وقرزرك وبشر هتا قصبهي هتا روش دركت قوتن كو قوتش مر قوتك نهات نسلاح بو تشتغل دسي ما دنبو مرابو شاغي قوتن كو سيبا قيرانيش كستن وقرزركش كستو تركا شنقال تشول كرن امجي رفين امهاتن وان منطقه دوراما عربي دوراما همو بنا داعش هريك هات بنا اهل الفوت ايكا خلق كشتين وايكا مالي عالمي بري ايكا او كريوان منطقه دوراما ابونا داعش ما نين حتى استا هیچ دیار نبووە لە جینۆساید نە لە حمایە دۆلی نە لە جینۆساید هیچ تشت لایمە دیار نەبووە. ئەزانم سێ ساڵە دایکم مردووە لە شنگالە ناتوانم بڕۆم بۆ قەبرێوی لێرە حدودەکە لە سووریا لێ غەربی شنگال حدودەکە لە سنوونی حدودەکە ناتوانم بڕۆم بۆەوەی بۆ ناتوانم ئەمە دوومانگە کومالگە هەمگر ئەزێ ڕزگاتینە ناتوانم بڕۆم با بڕۆم ئەم سێ ساڵە من کۆچبەر بوویمە من ئاوارە بوویمە لێرە با بڕۆم بۆ شوونێ خوا تشتێمە لەوێ لە وەزیرە کۆچ و کۆچبەر بام بڕۆم بۆ شوونێ خوا. لە مانگی ئابی ساڵی 2014 بەوەی پەلامارەکانی داعشەوە بۆ سەر شنگال و ناوچەکانی دەوروبەری بە هەزاران کوردی ئێزیدی و پێکهاتەکانی تر ئاوارە بوون و بە هەزارانیش لە ژن و مناڵیش لە تەمەنە جیاوازەکان لەلایەن داعشەوە ڕاپێکی زیندانەکانی مووسڵ و ئەنبار کران و تا ئێستاش کەس و کارەکانیشیان لە ژیانی ئاوارەیی و لە نێو خێمەی کەمپەکان هێشتا فرمێسک بۆ بێسەر و شوێنبوونی ئازیزانیان دەڕێژن. خوازیان ڕفێنراوەکانی تری ئێزیدی و شەبەک و پێکاتەکانی تر لەژێر دەسەڵاتی داعش ئازاد بکرێن و خێزانەکان بگەڕێنەوە بۆ شنگال و دوور لە مەترسیەکانی تێرۆریستان ژیان و گوزەرانیان لە شنگال و گوند و زێدی خۆیان دەست پێ بکەنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، کەمپی ئاشتی، ناحیەی عەربەت.